تەمەنا کەمە گەر ڕۆژێ لە ڕۆژان مردیشم هەر لێرە بمنێش بۆ دڵەپەڕ بوو چی خوارد حەزە لە کامیانە لەمانی وەڵاهی من زیاتر حەزم لە گۆشتی برژاوەکەیە یاپراخەکە وەڵاهی یاپراخەکە خۆی عادەتەن یاپراخ و دۆی کە لەگەڵا تێکەڵکی بە قورعان زۆر خراپە بۆ کوڕە جێشت دەکاوە من حەزم لەوە نییە حەزە لەوە نییە نەبەخوا بەس گۆشتە برژاوەکە لە هەمی خۆشترێک چۆنە جەوی دوکان بەلاتەوە وەڵاهی عادەتە من بە حکمی پێشتریش ماوەیەکی زۆر بەڕێوەبەری بەشی ڕێگاوبانی هاتوچۆی سلێمانی بووم ماوەیەکیش بەڕێوەبەری بەشی پۆلیسی دوکان بووم ئێرە دوکان عادەتەن جێوێکی خۆشیەیە مثلا خەڵکێکی زۆر گەشتیاریی زۆر ساڵانە لە دەروی سلێمانی ڕوو لێرە کات بە تایبەتی ئەم 2-3 ساڵە لەو گەشتیارە عەرەبانە بەشێکی زۆری ڕوو لێرە کات ئێرە بەعام ینی شوێنێکی ئەمینە دام و دەستگا ئەمنیەکان زۆر بە باشی کۆنتترۆلیان کردووە من پێشتر ناڵێم خۆم بە حکمی کە ئەفسەرێکی وەزارەتی ناخۆ بووم و سەرپەرشتی بەشێک لە شوکارەکانی ئێرەم کردو ئەم ساڵیش ئەبینم جوانتر و باشتر لە ساڵان زۆر بە باشی کۆنتترۆلیان کردووە من دەستخۆشی لە برایانی ئاسایشەکەم لە پۆلیسەکەم پۆلیسی ئاچۆکەم برادرانی بەرگری شارستانی بەڕاستی هەمیان بەرک و ئیشوکاری خۆیان هەستاون و منەوە تقریبا لە نیوڕۆشەوە ئەگەڕێمەوە سوڕێم ویان بینم زۆر بە جوانی ئیشوکارەکانی خۆیان جێبەجێ کرد باشە بەو پێی کە ئەستەرێکی وەزارەتی ناوخۆ بوویت زۆر لەم ناوە بوویت چیادەوەریی خۆشە هەیە لێرە وەڵی اینجا لەوانەیە یادەوەری زۆر بوو بێ بەڵام لە کات ئێستا لەوانێ شتێکی ئەوە سەریعم لە یاد نەبێت دوکان چیە گەێنێ لای تۆ وەڵی دوکان لای من ژیانە خۆشەویستیە خۆشگوزەرانیە یعنی من تەمەنا کەمە گەر ڕۆژێ لە ڕۆژان مردیشم هەر لێرە بمنێش بۆ دڵەپەڕ بوو